یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان دەست پێ کردووە. دیاریکردنی کاندیدەکان و کارنامەی 4 ساڵی ئایندە بۆ کاری پەرلەمانی و حکومڕانی لە هەرێمی کوردستان لە دیارترین ئەوەنگاوانن کە چەند هەفتەیەکە دامەزراوە پەیوەندیدارەکانی ئەم حیزبەی سەرقاڵ کردووە. یەکێتی بەنیازە لەم هەڵبژاردنەدا با بەرنامەیەکی گشتگیر و با قورسایەکی زۆرەوە بچێتە کێبڕکێ هەڵبژاردن. وتەبێژی یەکێتی دەڵێت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دۆخی حیزبەکەی باشتر دەبێت با بەراورد بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەکردنی لیستی کاندیدەکانیشەوە لە کاتی خۆی تەواو بێت. لە بارودۆخی ئێستا ئەو بەرنامەی ئێمە بەرنمەیەکی تێر و تەسەل بێ دەبێت لە ڕووی ئەمنی بۆ پاراستنی سەر و ملک و ماڵی هاوڵاتی، لە ڕووی سیاسی بۆ دروستکردنی ئیستیقرار و ئەمن و هەوڵدان بۆ دووبارە نەبوونەوەی ئەو ئاستە گیانە، لە ڕووی ئابووری پێویستە کار بکرێت لەسەر هەموو ئیمکانیاتێک، هەموو پەیوەندیەک، هەموو بەهێزکردنی پەیوەندیەک لەگەڵ وڵاتانی جیران لەگەڵ عێراق بۆ خۆشکردنی گوزەرانی خەڵک و بۆ هینانی ئیمکانیاتی کافی بوو موچە و بژێوی خەڵک. یەکێتی داخلی هەڵبەتی هەڵبژاردن بوو لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بارودۆخی یەکێتی وا باش نەبوو کۆی ئێستا، بۆیە تەسەور دەکەم کە یەکێتی باشتر لەم هەڵبژاردننی ئەمجارە دەنگ بێت. دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنەدا زۆرترین ئەرکی کەوتووەتە سەرشان. هەڵبژاردنێکە بۆ یەکێتی زیاتر لە هەموو هەڵبژاردنێکی تر گرنگی و بایەخێکی بەرچاوی هەیە. وتەبێژی دەستگای هەڵبژاردننی یەکێتی دەڵێت ئەوەی پێویست بێت بۆ سەرکەوتنی حیزبەکەیان لە هەڵبژاردنەدا هەنگاوی بۆ دەنێن. هەموو ئامادەکاریەکان کراوە و ئێستا لە دوا قۆناغی تاوکردنی ناوەکانی ناوی کاندیدەکانن بە هەماهەنگی لەگەڵ مەڵبەند و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی سەرقاڵی ئامادەسازی ناوەکانی و گەشتۆتە دوا قۆناغ. و لەم پرۆسەیەشە کە پێیان باش بۆ ژمارنەوەی دەست بێت بە هەمان شێوەکو یەکێتی پشتگیری تەواوەتیمان لێ کردووە و تومانە هەمیشە لەگەڵ پرۆسەیەکەین کە یەک لە خزمەتی پرۆسی دیموکراسی و چەسپاندنی پایەکانی دیموکراسیا بێت و دووش ڕەزامەندی لایەنەکانی تری لەسەر بێت. و وەکو دەستگای هەڵبژاردن ئامادەکاری تەواومان کردووە و ئامادەین بۆ ئەم هەڵبژاردنە و تەسەوراتیشمان وەکو لە ڕابردووە و تومانەوەیە کە یەکێتی قۆناغی بەهێزبوونەوەیەتی و قۆناغی گەڕانەوەی جەماوەرێتی و قۆناغی هەستانەوەیەتی بەرامبەر ئەو حیزبانەی کە قسە و قسەڵۆک و دژایەتی یەکێتیان کردووە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بە بەراورد بە هەندێک لە لایەنەکانی تر یەکێتی توانی پارێزگاری لە دەنگەکانی بکات و جگە لەوەش لە چەند پارێزگایەک دەنگەکانی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کرد. بۆ هەڵبژاردنەش هەموو هەوڵێکی ئەم حیزباوەیە کە بتوانێت متمانەی زۆرینە بۆ خۆی مسۆگەر بکات. ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەندێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان جێگەی سەرنج و نیگەرانی بوو. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا کۆی دەنگەکان بەدەست جیا دەکرێتەوە. بەمە چاوەڕێ دەکرێت کۆتایی با سەرنج و نیگەرانیەکانی لایەنەکانی هەرێمی کوردستان بێنێت. ئەوەی کە گرنگە بۆ 4 ساڵی ئایندە هەڵبژاردنەکە پێگە و قورسایی لایەنەکانی هەرێمی کوردستان دووبارە دەستنیشان دەکاتەوە. بەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.